هەفتەی 25می پرۆژەی پێکەوبینینی فیلمی کوردی لە سینەما سالمی شاری سلێمانی بەردەوامە و ئەم هەفتەیە دوو بەڵگە فلم لە ژێرناوی زەمانی بزر بوو کە لە دەرهێنانی هونەرمەند کامەران جەمالە و جەنەڕاڵی پاییز کە لە دەرهێنانی هەوراز محەممەد و خەسرە و حەمە کەریمە نمایشکران. نەهێڵێ بمرم تا خامم ژانم ئەهۆنێتەوە وەکو چۆن ساڵان بە تاڵی سپی یادی لە قژمە ئەنووسێتەوە. ئێوارەیە و تاوێکی تر. پرۆژەی پێکەوەبینینی فیلمی کوردی یەکێکە لەو پرۆژە کللتوریانی کە لە سینەما سالم ماوەیەکە سەر پێکەوتووە. ئەمە هەفتەی 25 هەمینیەتی. لە ڕاستیە سەرەتا هەموو هەفتەیەک فیلم نمایشەکرا، دوایی دەرهێنەرەکەی بانگهێشتەکرا، گفتوگۆکرا و کەسێکیش لەبارەی فیلمەکانەوە با بڵێن قسەیە کرد و ئەنەلایزی خۆی پێشکەشە کرد. بەڵام دواتر لەگەڵ بینەران کۆبوونەوەیەکمان کرد کە ئەمە هەموو هەفتەیەک بەردەوام بێ یان مەسەرەن وا بکەین فیلم بەپی کات و شوێنی جیاواز هەڵبژێرین و نمایشیان بکەین. هەڵبەت لە ئێستا هەموو هەفتەیەک نییە، جاروێ ئەبێ بە دوو هەفتە جارێکەوەوانە، بەڵام پرۆژەکە بەردەوامی هەیە. پرۆژەکە بە ناوی پێکەوبینینی فیلمی کوردیە. فیلمی کوردی نمایشەکەین، دوایی دەرهێنەرەکان ڕاستەوخۆ لەگەڵ بینەرەکانیان گفتوگۆکەن. ئەوەی کە زۆر زۆمایی سەرنجە بۆ ئێمە لە دوای 25 هەفتە کارکردن لە ناو ئەم پرۆژەیە بریتە لەوەی کە بینەرێکی تایبەت بۆ فیلمە کوردیەکان هەن، مناقەشەی گەرم و گوڕ دروستە بێ، زۆر جار خوێندنەوە و ڕەخنەگرتن لە فیلمەکان ئەبێت بە باعیسیەوەی کە فیلم سازەکان سوود لەو ڕەخنە و تێبینانە وەربگرن. دوو فیلم نمایشەکرێن، یەکێک لە فیلمەکان فیلمێکە لەبارەی کۆچکرد و ژانڕاڵی پاییز حەمە عومەر عوسمان کە من و کاک خەسرەوی هاوڕێم، خەسرە و حەمە کەریم بێکەوە دەرهێنەریمان بۆ فیلمەکە کردووە، کاک خەیبەر ڕەفیق کاری وێنەگرتنی کردو و کاک هەردی قادر مۆنتاژی کردووە و هاوڕێیانی تر لەگەڵمانن. فیلمی دووهەمیش لەبارەی شاعیر، یەکێک لەو دەنگە زۆر جدیانی شعری کوردی کە کاک فاتح عیزەدینە، کاک کامەران جەمال فیلمەکەی دروست کردووە. ئەم دوو فیلمە واداربوونی ئێمە بە ئەدەب لەم شارەیە، واداربوونی ئێمە بە ئەو شاعیرانی کە سەردەمێک ئێمە شعرەکانمان خوێنونەتەوە. بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووم. ڕاستێکی هەفتەی پێکەوە بینینی فیلم ئێمە هەر لە سەرەتاوە لەم پرۆژەیە لەگەڵ کاگرۆس دانیشتین و قسەمان لەسەرەوە کرد. بەڕاستی هەموو فیلمە کوردیانی کاکرێ بەڕاستی بینەر مەحروم بوو لێ، بەتایبەتی ئەمە لە بەروی شۆت فیلم دروستەکەین زیاتر لە فستیڤالەکانە نمایشەکرێ. خۆشەزانی لە فستیڤالەکانە ڕەنگە و چانسە بەڕاستی کەمتر بێ بینەر یەک ڕۆژ فیلمەکانە بینێ و تر دوایەوە بەڕاستی چانسی دووەمی نییە کە فیلمەکان ببینێتەوە و ئێمە بیرمان لەوە کردەوە بەڕاستی ئەم فیلمانە چۆن لە مردن ڕزگار بکەین، وا بکەین کە لەسەر ڕەفەکاندان نەندرێ و تەپ و تۆز بیان خوا. ئەوە بوو لەگەڵ کاگرەوەزە تەمان پرۆژەکەی کاگرەوەزە گفتوگۆمان لەسەرەوە کرد کە ئێمە چۆن بتوانین ئەم فیلمە کوردیانە جارێککە بینین و بەڕاستی ڕووناچی بچێتەوە سەریان. خۆشبەختانە هەر لە سەرەتای پرۆژەکەەوە من لەگەڵیانە بووم، سەرەتا 5 شۆت فیلمی من لێرە عرض کرا و گفتوگۆیەکی چڕ و پڕمان لەسەر فیلمەکان کرد. خۆشبەختانە بە قەناعەتی من بەڕاستی ئەم شوێنانە ڕاستە مەساحەکەی زۆر بچووکە با بڵێن، بەڵام بەڕاستی شوێنێکی نوخبەوی یان ئەتوانی بڵێ کەلتوری قسەکردن، بەڕاستی کەلتوری دیالۆگ ئەتوانم بڵێم لەم شوێنەوە دەست پێەکە کە خۆشبەختانە بەڕاستی تۆ گەنجێگەیە بەڕاستی کۆمەڵە تەسەوراتی هەیە و ئەوێم تەسەوراتانی خۆی بێنێتە دەرەوە، ڕەنگە ترسێک هەبێ لە لای، بەڵام تۆ لێران ترسی تێگەشتێنی. ئەو کاتە شیعری حەماسی و شیعری ڕاستەوخۆ و مباشر و جملەی سادە و ئەمانە کەوتمە نووسین. بەرهەمێکی زۆرە نووسی، نزیکەی 3 دیوانم نووسی. دوجار زانیم ئەمە هیچ دەنگی تایبەتی خۆم نییە و هەمووینی دەوروبەرەوەی ئەم لایەوە ئەو لایە.